ئێمە چۆن پارێزراو بین لە چاوی پیس. ئێمە زۆر کار لە وڵاتی خۆمانە خەڵک زۆر لە جنۆکە ئەترسێ، بڕواکەم چاوی پیس خراپترە لە جنۆک. یعنی زۆر کەس ئەبینم بەتایبەتی ئەوانەی کە عیلاجی نەخۆشەکەن ئەو حاڵەتیان لێ تێکەچێ، بڕواکەن ئەو کەسەی کە چاوی بەر ئەکەوێ قورئانی بەسەرا بخوێنە ڕێک لاشەی ئەکەوێتە لەرزە، و ئەزان هەر کەسێک لاشەی جوڵا ئیلا مەسائیلی جنە، هەندێکی زۆری هیچ مەسائیلی جن نییە، تەنها مەسائیلی حەسەد و چاوە کە بە ڕوقەیەی شەرعی چارەسەری ئەبێ. ئێمە چی بکەین پارێزراوە بین؟ بەڕاستی دوعای زۆر ئینسان دوعا بکە خۆی بمپارێزە لە چاوی پیس، لە نەفەسی پیس، و ذکری زۆر بخوێنێ و پشتی بەخوا زۆر قایم بێ. بەخوا ئەو کەسەی پشتی زۆر بەخوا قایم بێ قەت چاوی پیس تەئسیر لێ ناکا. أخير كلمة لخزمتنا سوري قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس زور أمدو سورة قورا بيانيان سيجار إيواران سيجار بخوانين هر يكيان لقل سورة قل هو الله أبيت السببي أو إنسان لتاوي بيس بارز رابي.